قایم مقام قضا شیخان برای سردار شیخ یحیی کود پای که راستخو شیخان گل مدابتم ده بحث کن جناب قایم مقامی گلک سپاس کوین گل مدانه قناقا یکم دا یکسر فایل تینه ورگرتن حتی ورگرتنا قربوی چند وقت پیتویه پارل بردسته یا جیشته دیاری نچه او پاره دیتا خرج کردن 200 میلیارد دینار. بله طبعا سبارت بدم او دو روز دست بکارکان کراوه لسنوری قضای شیخان حتی وکو استا 1750 خیزان معامله خویان پیشکش کردوه و سبارت به موضوعی پاره آیا هاتیه تخصیص کردن یا نه هاتیه تخصیص کردن هر بوزانینی جناب تانو همو بینرانیش و دەکەوێتە ئەستۆی حکوومەتی ئیتیحادی بە تایبەتی لە ڕێگەی لێژنەکانی جێبەجێکردنی مادەی 140ەوە چی بەپێی دەستور بەپێی مادەی 140 دەستوری عراقی دوو فەقەرە یەکەمیان کە باس لە مەهامی حکوومەتی ئیتیحادی دەکاوەکو کە باس لێوە دەکرێتە تەوەلە حکوومەت السلطة التنفيذية ومهامي دوميشي لجێبەجێکردنە مەسئولیەتی حکوومەتی عراق دەکەوێتە ئەستۆی دەبێت جێبەجێ بکا و فەقەراتانی لە مادەی 58 قانونی ئیدارەی دەوڵەت هاتووە یەک لەو بابەتانە تەخسیسکردنی بوارە مادیەکەیە مالیەکەیە بۆ ئەم مەبەستە لەلایەن بەغداوە دیارە ئێمە ئاگدار کراینەوە لە ڕێگەی نووسینگەی مادەی 140 لە پارێزگای نینەوە دوای ئەوەی کۆبوونەیەکمان لەگەڵیان کردووە بە حەزوری جێگیری یەکەمی پارێزگاری نینەوە لە ئیدارەی پارێزگای نینەوە بڕیار ئەوە کە ئەو مامەڵانە دەست پێ بکرێت و بەو شێوە بەو ئالیەتە بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیان لە سنووری هەر قەزایەک وەکو نووسینگەیەک یاخود نوێنەرایەتیەک سەر بە نووسینگەی مادەی 140 پارێزگای نێنەوە هەر بۆ زانین پێشتر ناوی ئەم نووسینگەیە نووسینگەی مادەی 140 شنگال بووە بەڵام ناوەکەی گۆڕدراوە بووە بە نووسینگەی مادەی 140 لە پارێزگای نینەوە چونکی سنووری قەزای شێخان سنووری قەزای مەخمور سنووری قەزای شنگال و دەشتی نینەوە و ئەو وەحدە ئیداریان یاخود یەکە کارژێڕیەکانی دەکەوێتە سنووری قەزا و ناحیەکانی دەوروبەری نینەوە کە ئەوانەی مەشمولن بە مادەی 140 و نەناوچە کوردستانیەکانی بەس نوکە دیسە ئەس دووبارە کەنگی دی قەرەبووە خو وەرگرنش ئەو 1750 خێزانێت کو مامەڵەیان خود تەقدیم کردین داین کو دووبارە داین بەری نوکەژی دابینە بەڵێ بەڵێ ئەوە بڕیار دەکەوێتە ئەستۆی حکوومەتی ئیتیحادی وەکو باسم کرد و لێژنەی جێبەجێکردن کە بە سەرۆکایەتی بەڕێز هادی عامریە ئەوان لەلایەن ئەوانەوە ئۆفیسی مادەی 140 لە نینەوە و ئیدارەی پارێزگای نینەوە و ئێمە وەکو سەرۆکی یەکە کارژێڕیەکان ئاگدار کراوینێتەوە کە بودجەی پێویست لە بەردەستیانە بۆ پێدانی 10 ملیۆنی بۆ ئەو کەسانە یاخود بەەوە خێزانانەی کە مەشمولن بە مادەی 140 و قەرەبووکردنەوەیان وە خود ئەو بڕە پارەیە ئەو کوژمە پارەیە لەلای ئێمە نییە کە ئێمە بتوانین بڵین دیاری بکەین کەینێ قەرەبووەکە نەخێر لەلای ئێمەوە دیار نییە کەینێ دێتە خەرجکردن تەنها ئەوەی تەکلیف کراوین یاخود ئێمە ڕاست پێدراوین و ئێمەش ئالیەتێکمان پێشکەشی ئیدارەی پارێزگای نینەوە و لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 کردووە ئەوە بڕیارێک بوو بڕیارێکی ئیداری بوو کە لە هەر قەزایەک دەست بە وەرگرتنی مامەڵەی هاوڵاتیان بکەین ئەمە ئاسانکاری دەست بە مامەڵەکان دەکەین نویسینگە ها بۆ سنتەری و حتا بۆ نینەوە یانژی حتا بۆ بەغدای چەند وەخت پێتویە وەرگرتنەوە مامەڵەیە هەمیە هەر بۆ زانین لە دوو ڕۆژی ڕابردوو لە 48 کاتژمێری ڕابردوو ئێمە تیمێکی تایبەتمەندمان تەخسیس کردووە بۆ وەرگرتنی مامەڵەکان زیاتر لە 1750 مامەڵەی خێزان لە سنووری قەزای شێخان وەرگیراوە کاری لەسەر کراوە هەمووی تەدقیق کراوە شەو ڕۆژ کار دەکەن تیمەکانی ئێمە و هەروە لە سەرکاری خۆشیان بەردەوامن ئێمە تەوەقعی ئەوە دەکەین لە ماوەیەکی زۆر نزیک بەپێی ئەو زانیاریانەی لەبەردەستە و بە هەمان ڕێتێرم و بە هەمان کار سازی کە کار دەکەن بتوان خزمەتی هاوڵاتیان لە ماوەیەکی زۆر کووردا بکەین هەر بۆ زانین ئەوەی لەلایەن نووسینگەی ئەو ماوە کورتە ئەوە دەکەوێتە سەردانی هاوڵاتیان بۆ قایم قامیەتی قەزای شێخان و یاخود یەکە کارژێڕیەکان ئێمە ناتوانین تەحدیدی بکەین چی
مادەی ١40 وەکو نووسینگە یاخود وەکو لێژنە ئێمەیان ئاگدار نەکردووە بە دەمێکی مەحدود بۆ وەرگرتنی مامەڵە بەڵکو کراوەیە تاوەکو ئەم ساتە کراوەیە بەڵام ئێمە داوامان لە هاوڵاتیان ئەوەیە ئەو مستەمسەکاتانی کە پێویستن ئەو بەڵگانامانە دەبێ سەردانی قایم قامیت بکەن و لە ڕێگەی لێژنەکانەوە تەقدیمی بکەن و پێشکەشی بکەن و لێژنەکانیشمان ڕاست پاردووە کە خزمەتی هاوڵاتیان بکە وەکو باسم کرد ماوەکە دیار نەکراوە نەلایەن ئێمەوە نە لەلایەن لێژنەی مادەی 140 بەڕێز سەردار 200 ملیار دینار هاتینە تەرخوان کردن نەوە دیاریژی کۆدەکەنگێنە خەرجکردن حتا نوکەشی زیێدەتری 1705 کەسا مامەڵایەت خۆ تەقدیم کردینە ئەو پارە تێرا چەند خێزانات کرد و هەر خێزانێک دە چەندی وەرگرت ڕێجارێ بەڵێ هەر خێزانێک خۆی دوو قۆناغن قۆناغی یەکەمیان وەک بە عەرەبی پێی دەڵێن وافدین و مڕەحەلین و بە کوردیش ئەو کەسانی کە ڕاگوێزراون و هەروە ئەو کەسانی کە هێنراونەتەوە بەنیسبەت سنووری قەزای شێخان خەڵکێک بە حملەی تعریب بە هەڵمەتی تعریبکردن هاتنە ئەم ناوچەیە مەرجە بە پێی دەستوری عێراق مادەی 140 و مادەی 58 قانونی ئیدارەی دەولە ئەو کەسانی وەکو تعریب هاتبوون بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان بە تایبەتی لە سنووری پارێزگای نینەوە هاتبوونە ناوچەکانی سنووری قەزای شێخان کە 34 گوند مەشمول بوون بە ڕاگواستن و بە تعریبکردن ئەو گوندانە ئەوانە دەبێ بچنەوە باشووری ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای نینەوە ئەوانە بە پێی دەستور 20 میلیۆن دینار وەردەگرن بەڵام لە بەرامبەردا ئەو کوردانە یاخود چه کوردی ئێزدی بن یاخود کوردی موسڵمان بن یاخود کریسیانەکان و لە هەمان شێوە هەندێک لە خوشکوبرانی عەرەبیشەیە بچنەوە سەر گوندەکانی خۆیان لە سنووری قەزای شێخان 10 میلیۆن دینار وەردەگرن ئەوانە و پاشان پاش وەرگرتنی 10 میلیۆن دینارەکە هەر یەکە لە مەسقەت ڕاستی خۆی پارچەیەک زەوی نیشتەجێبوونی پێدەدرێت بە مەساحەتی یاخود بەڕوبەری 200 مەتر ئەمە لە قۆناغی دووەمی بەڵێ ئەمە بڕیاری لێژنەکەیە کە هەر خێزانێک ئەو عەرەبانەی کە لە سنووری خوارووی ڕۆژهەڵاتی مووسڵ نینەوە یاخود ڕۆژ ئاوای نینەوە هاتبێنە سنووری قەزای شێخان دەبێ بچنەوە شوێنی خۆیان و لە جێگای خۆیان ئەوان قەتعیان پێدەدرێت 200 مەتر بەڕوبەری 200 مەتر وەکو نیشتەجێبوون و 20 میلیۆنیان دەدرێتێ بەڵام ئەوانەی کوردن کوردی ئێزدین کوردی موسڵمانن و کلدانن ئاشورین سریانن و هەروە لە نەتەوەکانی دیکە بگرە لە عەرەبیشمان هەیە ئەوانەی کە گوندەکانیان داگیر کرابوو پاش ساڵی 2003 مەرج ئەوە بۆ بچنەوە سەر گوندەکانی خۆیان و بە سوپاسەوە بۆ خەڵک و هاوڵاتیانی سنووری قەزای شێخان کە پێگیریان کرد چوونەوە سەر گوندەکانی خۆیان گوندەکانی خۆشیان ئاوەدان کردەوە سەر ڕای لە پای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دوای 2003 بۆ هاوکاریکردنیان پرۆژە خزمەت گوزاریەکانیان گەیاندە هەموو ئەو گوندانەی کە باسم کرد کە 34 گوند بوون مەشمول بوون بە تعریبکردن و وێرانکردن ئەو گوندانە ئاوەدانکردنانەوە قوتابخانەی لێ دروست کرا پێشینەی خانوبرە درا هاوڵاتیان کە بتوان لە گوندەکانیان دروست وەرگرن یدی ئەڤێن و ڤەگەڕەڤە ناوچەند خۆیان ژمە بەستە من عەرەبە ئەو دێ 20 میلیۆن دیگەر پارچەکە ئەردی وەرگرن ئەس ڤەگەڕمەڤە سەرکارێ نویسینگەها 10 ساڵە کواتی نەڤەکردن زیرەتری 10 ساڵە ناوێ نویسینگەهاشی هاتیە گوهۆرتن کارێوانە دێ چلێت کارێواناشی گوهۆڕی نەک سەردەهاتیە بوو نمونە دێ ژبلی وەرگرتنا مامەڵەیانت قۆناغین داهاتی دا کارێ نویسینگەها دێ چ بێت گەل گوهۆڕینە ناوێوانە بەڵێ کاری ئەو نووسینگەیە پێشتریش بۆ هەموو سنووری پارێزگای نینەوە بۆ بەمەرجێک ئەو ناوچانە ئەو گوند و ناحیە و قەزانەی کە مەشمولن بە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و مەشمولن بە مادەی 140 دەستور و مادە 58 قانون ئیدارەی دەولەی موقەتە بەڵام تەنها ناوەکەی گۆڕدراوە لە شنگارەوە بووە بە نووسینگەی نینەوە ئەمە لەلایەک لایەکی دیکە ئەم نووسینگەیە پابندە بەو ڕێنمایانەی کە لەبەردەستی بووە پێشوەخت پێش ساڵی 2013 کە لە دوای 2023 دەستی بەکارەکانی کردووە هەتاوەکو 2013 و 14 بەردەوام بوون نزیکەی 51,000 مامەڵە لە سنووری پارێزگای نینەوە لە قەزایەکانی شێخان و شنگال و مەخمور و
و یەکە کارژێڕیەکانی دیکە پێشکەش کرابوون ئەم 51,000 هەر بۆ زانینی هەموو وڵاتیانیش ئەمە بابەتە زۆر گرنگە ئەم دەست بەکاربوونێ ئەم نووسینگەیە بۆ تەقدیمکردنی نوێ نییە با هەڵە نەبین بۆ ئەوەیە ئەو کەسانەی کە پێشتر لە ساڵی 2000 و هەتاوەکو ساڵی 2013 مامەڵەکانیان پێشکەشی نووسینگەی ئەو کاتی شنگال کردبوو ئەمە نوێکردنەوەیە تەحدیثکردنە بەتەنها دەبێت لەو 51,000 تێپەڕ نەکە ئەوانەی کە تەقدیمیان نەکردبوو ئەمانە بە پێی قانون بە پێی دەستوری عێراق و بە پێی بڕیارەکان و ڕێنمایەکانی لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 نایەنگرێتەوە بۆیە مەرجە ئەو کەسانی کە زەواجیان کردبێ و عقدی زەواجیانە بێ پێش ساڵی 2003 بن چی بابە هەڵەتێنەکەی نەوەک خەڵکێکی دیکە زەحمەتیان بۆ دروست بێ بە تایبەتی ئەو کەسانی کە زەواجیان کردووە دوای ساڵی 2003 و بێن تەقدیمی بکەن ئەوە هەر پارەکەیان بە هەدەر دەچێ ئەو مەسروفاتەی لەسەریانە و ماندیبوونێکی بێ ئەنجام دەبێ تەنها ئەو کەسانە دەگرێتەوە کە 51,000 کەس بوون بۆ هەموو ئەو قەزا و ناحیانێک کە باسم کرد کە پێشتر تەقدیمی نووسینگەی شنگالیان کردبوو بۆیە ئەمڕۆ نووسینگەی نینەوە لەسەر هەمان ڕێچکە لەسەر هەمان ڕێنوێنی و ڕێنمایی دەڕوا و جێبەجێکردنی بڕیارەکانی لێژنەی جێبەجێکردنی مادەی 140 دەبێت جناب کورتی ئەگەر بەرسەوام دی هیچ مەترسیەک هەیە پارە نەئێتە خەرجکردن یعنی هیڤیەک نوکە بۆ خەڵکیەوە دروستکردن 10 ملیۆن یانجی 20 ملیۆن وەرگرن وێ قەیرانێدا خەڵک تێدا دەرباز بێت پارێکی باشە لیا گرنگ ئەوە نەهیوی بێتە دروستکردن پشتی هینگێ چ تشتێک دیار نەبێت سەداسەد پارەیەتە خەرجکردن واللهی من پێم بەڵێ من خۆم ئەوە بۆ چوونی خۆمە گەر هەڵەش بم من خۆم با سەراحەت پێت بڵێم مەشکوکم چێمە خۆی لە خۆیدا بەپێی مادەی 58 قانون ئیدارەی دەولەی عێراقی موقەتە و لەلایەکی دیکە مادەی 140 دەستوری عێراق دەبوایە هەتاوەکو ئێستا ئەم مادەی ئەسڵەن جێبەجێ کرابە بە هەردوو فەقەرەکەەوە فەقەرە یەکەمی ئەوەیە کە تەطبیعە کە تەطبیعیش گەڕانەوەی ئەو هاوڵاتی و ئەو خێزانانن بۆ شوێنی ئاکنجیبوونی ئەسلی خۆیان پێش بابەتی تەرحیلکردن و یاخود گۆڕینی دیمۆغرافیای هەر ناوچەیەکی لە بیری نەکەین مادەی 140 بەس تەنها بۆ کورد نییە بە ئەم مەفهومە وازح بێ بۆ هەموو گەلانی عێراق مادەی 140 هەموو گەلانی عێراق دەگرێتەوە هەموو نەتەوەکان هەموو ئاینەکان لە خۆ دەگرێت بە تایبەتی ئەو پارێزگا و قەزا و ناحیانەی کە هەوڵی گۆڕینی دیمۆغرافیای دراوە لە باشووری عێراق هەمان کێشیان هەبووە لە ناوەڕاستی عێراق هەمان کێشە هەبووە لە سنووری هەرێمی کوردستانیش ئەو کێشەیە بەڵام لەبیر نەکەین لە سنووری خواروی عێراق هەمویان قەرەبوو کراونەتەوە بەشێکی کەمیان نەبن بەڵام بە پێچەوانەوە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە نزیکەی 20% قەرەبوو کراونەتەوە بۆیە ئێستش ئەو مەترسی هەیە ماف و ئیستحقاقی ئەو خەڵکە نەدرێت گەلک سوپاس قایم مقامی قەزا شێخان بەڕێ سەردار شێخ یەحیا این پاوەکی ڕاستەخۆش شێخان گەلمەدابن سوپاس